لە کاتێکدا نەخۆشیەکانی دەسەڵاتدارانی کوردستان درێژخایەن و چارەسەر نەکراون، چیتر گوێ نادەنە تیراوەی ئەو دەردانە و دڵ بە گوێزانەوەی سەنگەری ئەندامانی یەکتر خۆش دەکەن. بێئاگا لەوەی کە ئەو نەخۆشیە زیاتر ناشرینیان دەکات و لە چاوی خەڵکیان دەخات، نەک هەر ئەوەش لە تاقیکردنەوەی هەڵبژاردننی بێفرت و فێڵدا دەیانخاتە بەردەمی قەبارەی ڕاستەقینەیان. هەرێمی کوردستان لە دەی چوارەمی دەسەڵاتی دووپارتی پاوەنخوازدا دەژی، ئەوەی کە لە قۆناغی خەباتی شاخدا لە ئەدەبیاتی ئەو حیزبانەدا دەوترا کە گوایە بە نەمانی دەسەڵاتی ناوەندی بەسەر کوردستاندا ئەوان کوردستان دەکەنە پارچەیەک لە بەهەشت. دەرکەوت نەک هەروانیە بەڵکو زۆرێک لە چین و توێژەکانی کوردەواری لە سایه ئەو دەسەڵاتە کوردیەدا هەوڵ دەدەن بۆ ئەوەی دەسەڵاتی بەغدا بگێڕنەوە بۆ هەرێمی کوردستان. کەچی ئەو دوو پارتەی دەسەڵات هێشتا مەستی دەسەڵات و پاوەنخوازین و ڕۆژانە یەکتر و ئەوانی تریش بەو شکستانە تۆمەتبار دەکەن و لە هەر هەوڵێک بۆ شکستی یەکتر درێغی ناکەن و بۆ یەکلایکردنەوەی ململانیەکانیان دڵخۆشن بە هەر شکستێکی بەرامبەریان ئەگەرچی کەمیش بێت. بۆیە پارە و دەستکەوتە مادیەکانیان بەکاردێنن بۆ گوێزانەوەی ئەندامە ناڕازیەکانی یەکتر و بە سەرکەوتنی گەورەی هەژمار دەکەن. پاش ئەوەی لە کەرکووک نەیانتوانی یەکڕیزی کورد بە لیستێک نیشان بدەن، هەر یەکە و لیستی خۆی پێگێنا. دوای ئەوەش دەستیان کردەوە بە ڕاکێشانی ئەندامانی هەلپەرستی یەکتر بۆ گوێزانەوەی سەنگەریان، بەوەش دەیانەوێت یەکتر زیاتر بشکێنن کە دوجار شکاندنی خۆیانە و ناشرینکردنی پێگەیانە لە پارێزگاکەدا کە دەمێکە بە حکومڕانیان ناشرینیان کردووە و پێکهاتەکانیان لە خۆیان تۆراندووە، بە تایبەتیش پێکهاتەی کوردی. ئەو کارانی کە پارتی وێکێتی لە کەرکووک دەیکەن بۆ یەکلاکردنەوەی ململانیەکانیان بابەتێکی خراپ و ترسناکە و لەو گەمەیەدا شکست دەخۆن و باجەکەیشی گەلی کورد دەیدات، چونکە دوای ئەو هەموو ساڵە لە ئەنجام نەدانی هەڵبژاردن هەر پاشەکشەیەکی دەنگی پێکهاتەی کوردی لەو پارێزگایەدا شکستێکی مێژووی دەبێت و زۆر بابەتی دیکەی لەسەر بینا دەکرێت.